عزیزان و خۆشەویستان لاڵقەیەکی نوێی بەرنامەکەتان بەرنامەی پەرتە پەرت هاتینەوە خزمەتان دیارە کێشەی و دووبرایە نەبڕاوەیە هەر بەردەوامن لە کێشە بەردەوام بازمان لێ ناینێن بینە میوانی بەرنامەی کاک سەردار مشکلات چییە کاک زە مشکلەتان چییە پێمان بڵێ وەڵای مشکلەمان میراتە فەرموو چێ مشکلەکەت کاک ئەو کابرایە داکم بابم بەتەمەم بوو بەتەمەم داچوو بەتەمەم بوو نەبەرێ هەستا بوو بە فرت و فێر چ بوو میراتەکەی هەموو بەناوی خۆی کرد ئای لەو موجریمەی ئەجا برێچەی کردو چ بوو لە هەمان کاتی چکە داکم بابم خەلفا بوون ئاگایان لە خۆیان وای بەتەمەم داچوونەوە فعال چ بوو پەنجەمۆری پێ کردبوون ئەوان نازان پەنجەمۆرچیان گوتی ئەو پەنجەی تەڕکەن بێرە دابینن ئەوان شوێن زای بوو دەستێژیان دەشوا وەڵا ڕاست چ بوو میراتەکەی بەناوی خۆی کرد ئەو خەترەی نەمەکردین کاک سەردار ئەتۆ ئەو بەزمە لۆ کردین ئەوە نازانی لە قانونیش ئەتون خالفەی قانون دەکەیت کاکی موزە ئەوانە داکو بابی ئەفرێدا بۆ دەرێت بەخۆ بە خێزانی گوتما پێمان بەخێر ناکرێت تێگەشتم کاک نزار کاک ئەگە بە قسەی وێ بێ حەقی وێ مادەم ئەتو لۆ فرەتدا داکو با بەتەمەن بێ وێ فرەدا بەخێر خۆدیدا ئەجا چێبدی ئەو چێمدا ئەوە جیرانەکانیش دەزانن لەوێن دەرێ وای داکو بابم بەتەمەن داچبوون یعنی ئینسان کە پیر دەبی یان بەتەمەن دەبی تۆزێک ئەها درێن لە عەقڵ گچکە دەبێت واسواز دەبی واسواز ئەجا داکم بابش تۆزێک بە واسواز بوون وەکو خۆت گوتنی واسواز بوون و دائیمەن لەگە گوڵبوهاری خێزانم خۆزگە ئێستا لێرە بە هەمیش لێرە بایە هەر سێجەم بەدەستی خۆی خواردنی دەدانی لە مارش شۆربای لۆ دروست دەکردن نیسکی توندی لۆ دروست دەکردن یعنی خواردنی لەبەر سەمونی لۆ تێدە گوشین دەیدانێ هەر سێجەم خزمەتی دەکردن هەفتەی 2 جاریش دەیشوشتن هەفتەی 2 جار جارێک بابمی دەشوشت دواتر داکمی دەشوشت زلکی دەگۆڕی دایبی دەگۆڕی خزمەتی دەکردن دەزانی ئەو داکو بابەی من لەکلەوی بوون بەس خێزانی من بە خێوی دەکردن لۆ ڕاستی نارێ یعنی ئەو سەرداری برا هەفتەی زارە خۆی ناشۆن 2 جار دەشوران ئەو نەک هەفتەی جارێک 15 ڕۆژارێک خۆی ناشۆ ئەوە تا پێی برێ هەتا ئێستا جۆگەی حەمامیوان بۆڕی حەمامیوان هەریشکە داکو بابم خاوێن و باوێن هەر کەسێک هات باوێن دەرێت تەماشا کرد بە دەیگۆ سەردار ئەو چه خزمەتیان دەکات دەیگۆ من خزمەتیان دەکەم دەوەڵی هەموو جارێ هەر خێزانی من خزمەتی دەکردن دێ تەنها کاش دەنێر دەرێ مەعاش خۆی دەشت ئەوە یاعرز بووان کاک سەردار لۆ کاکەوە بە قەسیوارێ ئەوە یوە نییە پێی باوەڕ مەکە قەناعەتکە ئەوتە شایدم هەیە ئەوتە لە مالم بۆ وەگاکە ئەمن دە شوشت و خزمەت دەکرد بە هەموو نەعەشی پارەم لێ سەرف کردەوە مەجبورم ئێستا حەقی ئەو شایدی لە 1 دقیقە میلاتەکە بەناویم بێ 1 دقیقە کات شاید ئەو قسەی ڕاستی مام سەردار بێکانی کاک نزاری ئەتوو لایەگری کامیان وزاروار لەلای وێ بەو لەلای وێ دقیقان کاک سەرداری ئەجا چێبدی عەدمێ کاک ئەجا چێبدی شایدی ئەوە پرسیارێکی لێ دەکەم شێوە دەچم ئەو برادرە لۆ چێ دەپەرێتی نازانم لۆ خێ پەرێتە عاد تەنگا هیچ کۆتی دێ ئەجا من پرسیارێکی لێ دەکەم لایە خۆی خەرجی دەبێت کاک سەرداری ناموبارەک ئەتوو خزمەتی داکم و بابت دەکرد بەێ وەڵام مەسوفیشم کردیا دەمادەم ئەو جلکانەی کە لەبەریان بوو کەونە جلکەکانی لە چێندەرە ڕاست دەکەم زۆر داکمووی باب مەکوم کردێ بە زوانی بەدارە بەکردیا لە چێندەر لە بۆفی وەرە ئەی لە قڕێت نێم وەرە ئەی لە جۆگەت وەرە خۆشمێرە لە پێش ئەو چای ئەو عالەمەی درۆی دەکەی کوبەرکی هەمووەتان لە ماری مەیە هەموو خێزانە مەری گرتیا دەیگوتە دەمە مارە فەقیرێکی بزانم چا پێویستی بە کوبەرگە ڕەبی ڕۆدڕەش بین لەگە موختاری بە داک و بابیش دەکەی باشە ئەتە داک و باب بێژیان نەما ئەتمێنێ وڵات کوبەرکی موتی کردیا کوبەرجە من ناکەت تۆریە لەماری مەگەدا گوشیدا لارت بگیا ئەی موختاچی موختاری بەخۆشت دەکەی لەو میراتی ماری دنیاە ڕاست نەبینێ کەساب ئەی ناکەوە دەستگریە چی بۆ دەسێت تۆ بەعسرە بەستێ بگەینە چی بۆ دەسن ئیشی دی ئامانە شعبیە ئێستاش بام پێم ئەو میراتەی دەینەوە ڕاست دەینەوە بینەوە ئەگەر نا ئەمن شاهێت و بەڵگەم هەیە جلکەکان جلکی داکم و بابم کە لەماری بێ ئەو جلکان ئەگەر لە کلەت و بایەت و خزمەتت کردینە بە شەوێ نییە ئەو جلک و بەرگانە لە کنەمەیە ئێستا نازانم
ئێستا لێت بپرسم داکم بابم چیان لەبەر دەکرد نازانی کوبرێ وەڵا میراتەکە ئیتوە ئەمن خەترم لە داک و بابم کردێ ناوەڵڵا ئەتوو خەترت لەمە کردیا ئەجا ڕاستەکەی برێ دەستگیریە أول غزل لا تقولياتي غزل مكريا ومن کاکە تو خەتر لە من نەکردیا دیارە خۆ تو خەتر لە من کردیا کاکە بابم کۆتا شەلوار ڕەنجی کوبوو کە لەبەری بوو کە وەفاتی کرد شین بوو کورە لە قوڕە شینێت وەردەم باشە گە شینبی ناوەڵە ڕش مەتەلا هذه برنامج خلاص الجارية ئەدی مەتەلا هەردەدا ئەدی بوو لە قوڕێت نێم خاچی بوو خاچی ئەو شایدەش لەگە خۆتی نایە وەتی خۆت پێدە چکراو چبی ياك دقة رايجرن كات شاد هلست السياتو تمام جيني برا وقتو ليري لا بو موضوع ليري ما في ويا يا ما في ويا كل شيء ولا شيء ضبع شكا کاکە شاهد جێ بگرە کاکی شاهد ناوت بەخێر عثمان کاک عوسمان ئەتواتی شایدی ناوی بدەی وەنیا بەرێ باشە تو جێ لە قسەکانی من نەگرتم پێگوت ئەتو لە خوای دەترسی مەسەلەکە پارە نیە دەزانم دەری بە پارەهاتیمە ئەگەر لە خوای دەترسی ڕاستیەکەی برێ دەی ئەم بە پارە بتسند يا 50 أنتم حطها بينزل نا نا ئەم پارەی نادەمێ يا رشوة نا پارە ڕەشوێ ئەم پارەی نادەمێ با ڕاستی برێ أنتم بارك بدي كاكا بارك بدي برا عزلي باريتي أنا داري باري بيني والله ها ئەها نەسوڕایتەوە باز جێ بگرە استاتو شاهدك ولا مو بدمام کاکە كاكا کلااوچین نەفەر لە دنیای بەڕێ ئەوەیە أول ها هاي إيه ئەم حەق دەنێ ئەوە هیرەی دەکا حيرية فرت پێ دەکا ئەوزا برێت سێ ئەوێ سارێن مامی عادەش دابێت بۆ تۆکردنی شو هذا ئاسا تۆی بکاتن هۆی مام دابێ ئەی مام داوێت مامشن نەخۆش کات سێ بۆ گوتی عەمەلیات لە بۆ دەکەم وەرەقەت لەو گرتی بوو لە بۆ ئەوەی پەنجەمۆری لە بۆ عەمەلیات بکات ڕات تاپۆیەکە بەناکەن ئەویشی فرۆشت تاپۆی خانوانیش بەلای خۆی کرد عەردەکە عەرد تۆشی نەکرد تۆشی نەکرد عەردەکەشی بەلای خۆی کرد لۆ حەقی نازێ برام یعنی ئەتو نامدی أي حق دار كاك قلت ها ئەوە شاهێدی تو بوو ئەوە هاتووی شاهێدی لۆ تو بدا ئێستا دەینەوە یان شکایەتت لێ بکەم ئەو شاهێدە بە ڕێزەش لەگەرە خۆم دەڕۆم أمش شاهدي تمو ئەوتە دەبەمە سەعات دەبەر ئەو فرت بێ ڕستە بێت بێ الله کاک عوسمان ئەمن دەڕۆم توش لەگەرم وەرە شاهێدیم لۆ بدا مش دي دم عندي مش توش دێ بڕۆ با بڕۆیت ئەمەش لێرە بە هەتا ئەمن معمورت لۆ دەینم معمور والله قشطة من زكاة وخلاص قسەی ناکەس بەسەی نوشتو هەر خەرتان بەگەردکەکەم بمرتي بمري نقبل نعمل بەردی بەمری ئەتو دسی لە برای خۆت بکەیت ئەوە بەمەردی ها بمرتي خۆت بێبەردی والله دەبێت لە قوڕێک نێم ئیبن بەڕێ لێ مەسەر بەڕێ دەبڕەتیش برو واي أنتم داش یاوسی داش كل برو بياي سابا تو خطرة كتير ده صار خطرة اللي من الدواء كل تبرو بيان بقرب بيان هنا وبعدين تشكال دينا ولا شكال لكن أنتو دري حوجي وطهرت كفار والله ورتو أخذ لا كل الراجش برو فريكاكا أميرات كتدم بزياد وبس كات من مكان كل تبكي ده حكومتي وابا ساي قطار الناقة قرب صار أنتو بازمرت بتزي بداك وبابك كده حتى برو باش نابو هستا هو بقيتك الدبر في الدين تنقابي عزیزان خۆشەویستان دیارە مشکلێک کاکسەرداری هەڵ بوو کە ئەوە دیارە ڕەشۆش دەداتە عالەمێ لێرە هاتنە کۆتایی بەرنامەکەتان بەرنامەی پرتە پرت تا ئەڵقەیەکی تر خواتان لەگەڵ بەخواتان دەسپێرین تخوا چاوتان لەسەر کەناڵەکەمان